ئەمانە ژمارەیەک شارەزا و پسپۆڕی پەروەردەیی و چالاکوانی مافەکانی منداڵانن لەم هۆڵە کۆبوونەتەوە و میکانیزم و ڕێگا تەندروستەکانی پەروەردەی منداڵ شەنوکەوت دەکەن و دەیانەوێت لە چوارچێوەی پرۆژەیەکدا ئایندەی منداڵان ڕوونتر بێت. لای هەمومان ئەوە ئاشکرا و گرنگە کە قۆناغی باخچەی منداڵان قۆناغێکی زۆر گرنگە لە بواری پرۆسە و پەروەردە و فێرکردندا کە ئێستا لە زۆربەی وڵاتان بە بڵین دەستپێکی پرۆسەی خوێندن هەژمار دەکرێت، بەڵام ئەوەی لێرە ئێمامانەیە ئاماژەی پێ بکەین ئەو هەڵو کەم و کورتیانەیە کە لە پێشوا هەبوو و چی بکەین بۆی تاوەکو چارەسەریان بکەین. طبعا مناڵ لە قۆناغی باخچەدا منداڵێکی ئەسیارە و یەکەم جارە کە با بڵێن لە خێزان دوورەکەوێتەوە. زۆر گرنگە کاتێکێتە باخچە گرنگێکی تەواوی وای پێ بدرێت کە بەو شێوەی کە با بڵێن هەست بە دابڕانی یان نەبوونی دایک و باوکی نەکا لەوەیە. و دوو ئەوەی یەکێک لەو کارانی کە باخچە ئەبێ بیکات وا بکات ئەم منداڵە لە ڕووی زمانەوانیە وای لێ بکە پاراو بێ، دوو وای لێ بکە مناڵێکی کۆمەڵایەتی بێ، توانێت تێکەڵاوبوونی هەبێ لەگەڵ مناڵانی تردا، توانای قبولکردنی کەسانی تری هەبێت. ئەم پسپۆڕەی بواری پەروەردەش دەڵێت پرۆسەی پەروەردە و فێرکردن لە منداڵیەوە دەست پێ دەکات و قۆناغێکی هەستیارە پێویستە هەمووان مامەڵەیەکی دروستی لەگەڵدا بکەن. قۆناغی باخچەی منداڵان ئەمە پێ ئەڵێن قۆناغی هەستیار کە لە 4 ساڵەوە بۆ 6 ساڵە لێرانە چاندین و ڕواندنی تۆی هەموو زانستەکان لێرەوە دەست پێ دەکات. جا ئەم قۆناغە زۆر هەستیارە، چۆنیەتی پەروەردەکردنی منداڵ لەم قۆناغە پێویستە بە سیستماتیک بکرێ. لێرە شارەزایان لە بوارەکانی پەروەردە و فەلسفەی پەروەردە لە زانستەکان، گشتیەکان، کۆمەڵایەتیەکان، بایۆلۆجی و ئیلە ئاخری لەو بابەتانە پێویستە سەرەتاکان لێرە هەمووی دابنرێ، چونکە وەکو دار کە وەکو لە سەرەتا وەکو ڕێکەکەی بە ڕێکی دانرا ئیتر کە بەرزە بێتەوە هەر بە ڕێکی ئەڕوە. باخچەی ساوایان بە ناوەندی دووەمی منداڵاندا دەنرێت چونکە لەو ڕێگەیەوە منداڵان فێر دەکرێن و پەروەردە دەکرێن. ڕاهێنان و پەروەردەکردنی منداڵان بە شێوی زانستی وا دەکات نەوەیەکی هۆشیار و بڕوابەخۆبوو تەندروست بنیاد بنێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.